ئاسۆڕونە و ئاین دەگەش بڕوانە هاو نیشتیمانی. هاوڵاتیانی قەزای مەخموری سەر بە پارێزگای مووسڵ دەڵێن لە هەڵبژاردننی ئەم جارەدا دەنگ بە کەس و لایەنێک دەدەن کە دەست پاک بێت و لە نێویاندا بژی تا لە ئازار و مەینەتەکانیان تێبگات. کاندیدەکەی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش کە سەرۆکی لیستی نیشتیمانە لە پارێزگای مووسڵ هاوڵاتیان شاهێدی بۆ ڕازگۆیی و پاچی دەدەن و دەڵێن بۆ ئایندەیەکی باشتر متمانە بەو دەبەخشن. لێرەوە داوا لە هاوڵاتیانی قەزای مەخموور قەراز کەندێناوە دیبەگە گوێر دەکەم بڕۆم بەرەو بنکەکانی دەنگدان کانتی بایۆمەتری وەگرنەوە بۆەوەی زۆرترین خەرک بەشدار بێ لەم ناوچەیە لەبەرەوەی دەسەڵات ئەم ناوچەوەی فەرامۆش کردووە بە دەنگەکانیان بتوانن متمانەی خەرشی ئەم منتقانە بگەڕێنەوە کوردستان بوونی ئەو ناوچەیە بسەلمێنن. و لێرەش زۆر لیست و قەوارە هەیە بە تایبەتی لیستی نیشتیمانی کاندیدی بەتوانە و لێهاتووی تێدا دەتوانن دەنجی خۆیان بەو کەسانە بەخشن کە خەرچی ئەو شارەنە و لە ناویان دەژی و لە گەریان دەژین. لە نێویشیان مامۆستا عازم عەسەن کەسێکی دیارە زانا دانا خەتیب ڕابردوویەکی پاک دەستپاک ئەمین خەرشی ئەم شارەیە لە گەریان دەژی لە ناویان دەژی متمانیان بجێرن بۆی مەخموور ببێتە خاوەنی خۆی. مامۆستا حازم خەڵکی ئەو شارەیە مامۆستایە لە قوتابخانەی باگراوندێکی پاک و خاوێنی هەیە ڕازگۆیە دەستپاکە و مامۆستایەکی هەم مامۆستای قوتابخانە لە ڕووی پەروەردە مامۆستای قوتابخانەیە و هەم مامۆستایەکی ئایینیشە ئێستا کە وتاربێژی مزگەوتی گەورەی مەخمورە هیوادارین ئەوەی کەوا لێمان دیوە پێشترێ هەر ئەوەشی لێ ئومێد دەکەین چاوەڕوان دەکەین لە داهاتوو ئینشاءڵڵا کەوا خزمەت بەو شارەی بکاتن. لەو مامۆستایە باشتر نابیننەوە لەوە زیاتر کەس کە نابژێری ئینشاءڵڵا ئەو خەرچی مەخموری ئەو مامۆستا هەموو دەیناسن کووە دەمەوێت لەو کەسانی مەخموری ئەو مامۆستایەمان لۆ هەربژێرن کەسکەمان ناوێ بەخوای ئەوان سەخت دەست ئەوە پاکنی ناوانی دی خوا ئاگای لێیە لە مامۆستا ئەمینتر نییە خوا ئاگای لێ کابرا قورئانی دەخینی نوێژکەرە بە دینە یارمەتی فەقیری دەدا مساعدەی عالەم دەکاتن خوار ناگری هیچ عیبی نییە مامۆستا لە مامۆستا باشتر نابینەوە. حازم عەسەن سەرۆکی لیستی نیشتیمان لە پارێزگای مووسڵ و دانیشتووی قەزای مەخمورە لە ئەگەری دەرچوونی بەڵێنی ئەوە دەداتە هاوڵاتیانی ئەو قەزایە کە یەکەم کاری هێنانی نووسینگەیەکی پەرلەمانی عێراقا بۆ ئەو شارە تا لە نزیکەوە چارەسەری کێشەکانی هاوڵاتیان بکەن. بەرنامەی من یەکەم جار کردنەوەی نووسینگەی ئەندام پەرلەمانە لە ناو سنتەری قەزای مەخموور تاوەکو لە هەموو کێشە و ئێش و ئازارەکانی مەخموور ئاگادار بین و بە زووترین کات بگەینین بە بەغدا و هەوڵی جددی بدەین لە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە پاشان جێبەجێکردنی ئەو پرۆژانەی کەوا دەردەچیتن لە بۆ ئەو شارە و چاودێریکردنی بە شێوەکی وا کەوا ئەنجام بدرێتن نەوە گەندەڵی و دزی و قۆڕخکاری تێدا بکرێتن. ئەو کەسانەی کە ئێستا کە خەڵکی ئەو دەڤەرەنە و لە دانیشتوی شاری هەولێرن ئەو جیان شارەکانی ترن و مەشمولن بە مادەی 140 دەنگدان لە سەر بازنەی مووسڵ پێویستە بە زووترین کات ئەو کارتی دەنگدانەی کە مایتەوە وەری بگرنەوە تاوەکو بەشدار بن لەو گۆڕانکاریە گەورەیەکەوە بەڕێوەیە و دەکرێت. لیستی نیشتیمان کە پێگاتووە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لە ناوچە دابڕێنراوەکان هەڵمەتی بانگەشەی چڕ کردوێتەوە و خەڵکی ئەو ناوچانەش ئومێدیان لەسەر ئەم لیستە هەڵسنیوە کە لە داهاتوودا ببێتە فریاد ڕەسێک بۆ کۆتایی هێنان بەو گەندەڵی و نایەکسانیە کە لە چەند ساڵی ڕابردوو لەو ناوچانە ئەنجام دراوە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام قەزای مەخموور.